سێ مناڵم هەیە تەمەنم 33 ساڵە. 5 ساڵە هاوسەرەکەم کۆچی دوایی کردووە. چەند ساڵە؟ 5 ساڵە. 5 ساڵە. بەڵێ هاوسەرم کۆچی دوایی کردووە. بەڵێ. لە دوای کۆچی دوایی هاوسەرەکەمەوە زۆر ناڕەحەتیم چێشت. من تەنها لە هاوسەرەکەمەوە شتێکم بۆ بەجێماوە خانەنشینێکی بەڕێکی زۆر کەم. ینی من توانای ئەوە نەبوو تەنانەت مناڵەکانم لە مەکتەبن ئەرکیان زۆرە. من دوایەوە کە هاوسەرم کۆچی دوایی کرد چوومە لای دایکم ژیان دایکم بەتەنیا بوو. ئیتر وردە هەوڵم ما بۆ ئیش بکەڕم. دراوسەیەکمانە بوو خێری بنووسێ لەگەڵ هەموو کەسێکە دوکانێکی جلوبەرگی دانا پێشنیاری بۆ کردمتی ئەم دوکانەی من تۆ بۆم بەڕێوە بەرە. تقریباً بۆ ماوەی 2 ساڵ و نیو خێری بنووسێ ئەو ئیشە بۆ من زۆر باش بوو. هەم لە ماڵەکەی خۆم نزیک بوو هەم ئیشیشم ئەکرد هیچ کێشەم نەبوو. بە پارەکەی ئەو دوکانە هەم پاشەکەوتم کرد هەم مەصرفی ماڵەوەشم لەگەڵ خانەنشینی هاوسەرەکەم بەڕێوە ئەبرد. ئیتر ئەو پیاوە دوکانەکەی داخست منیش مەجبور بووم جای ئەوەی تر لە ماڵەوە نەئەکرا بۆ بڕەپارەکەمە بتوانم ماڵەوەی پێ بەڕێ بم. بە تایبەتی من دایکم نەخۆشە کە دایکم لای خۆمە 3 مناڵ ئەرک زۆرە ئێ خواردنی ئەوێ ئێ وەڵڵا شیری ئەوێ ینی مەصروفەکە زۆرە. زۆر گەڕام بۆ ئیش بڕوات هەبێ بەیانی مناڵم هەڵ نەساوە. من ڕۆیشتوم لە مۆڵەکان لە دوکانی ئەوانی کە ئافرەت کە شمو لە هاابچێ ئیش بکە ڕۆیشتوم هیچ ئیشێک بۆ ئافرەتێک نییە. ئەگەر یەکەم پرسیار مناڵە دەیە شەهادە و هەیە ئەی بەو جلبەرگەوە ئەتێ ئیشکەی جلبەرگم من ئەوە تا خۆتە زانی دابۆشراوم. یعنی ئیش نادرێ بە ئافرەتێک کە مناڵی هەبێ بۆ نمونە ئەی ژنایی بە من ئەیی بە گەنجەکە زیاتر من پێویستمە لەوەی کەسێک کە مناڵی نەبێ. باشە. ئیتر دکتۆرە گیان ئەو پاشەکەوتی کە کردبووم پارەکە دراوسێکمان هەبوو ئیشی مارەزی سیارەی هەبوو. بڕێک پارەی کەم بوو زۆر نەبوو توانم سیارەیەکی باشی پێ بکڕم یامە دەستی چوون بۆ ماڵیان و پارەکەم یایە دەستی وتم پێویستم بە سیارەیەکە ئەگەر ئەتوانی بۆم پێیاکە بەم پارەیە. ینی مووقیفێکی زۆر ناشرینی بەرامبەر من نوان قەت بیرم ناچێتەوە. ینی کە دراوسێمە خۆ دەزانی من هاوسەرم نییە وتی جابم پارەیە ماتۆڕێکیش ناکڕی زۆرم پێ ناخۆش بوو. وتم هەرچۆنێک بێ سیارەیەکی زۆر نزمیش بۆم پێیاکە. سیارەکەی بۆ کڕێم تقریباً دوای مانگێک سیارەیەکی زۆر مۆدێل نزمە بەس هەرچۆنێ من نتوانم ئیشەکانی خۆیم پێ بەڕێکم. سیارەکەی بۆ کڕیم شۆفێری مەزانی لە کۆڵانەکەی خۆمانە و لە چواردەورێکی خۆمان گەڕێکی خۆمان چاوم گێڕا بزانم کێ تەلەبەی هەیە. تەلەبەی ڕەوزە هەیە تەلەبەی ڕەوزەم هاتچۆ پێکرد لەگەڵ تەلەبەی دایانگە بەدایکیانەوە. ینی ئیشەکەی من وا وردە دەستم پێکرد کە بتوانم هەنگاو بنێم بەرەو ئیشی تەکسی. یعنی ئێستا حالیان هەموو مەنتیقەکە منە ناسێ کە هاتچۆ بە تەلەڤاکەم ئەمێ ئەو سیارەیەم بگۆڕم بە تەکسیەک. یعنی هەرچەنە دڵنیام زۆر مشکلم بۆ دروستە بێ. هەرچەند من ئێستا سیارەیەکی ئاوام پێ ئەم هەموو مشکلێم بۆ دروستە بێ لە ترافیک لە هاتوچەی ناو بڕاتە بێ دکتۆرە بە جادەکان ئاڕۆم بە تایبەتی بە جادەی شەخسیە سیارەکەم چی بکەم ینی خێران ناڕوە سیارەیە خۆی ئێوە بەلامە ئارێدا بڕۆ ئەمە تۆ ئەم ژنانە بواکەن ئەمە بۆچی ینی بۆچی پیاو ئەزانی ئافرەتە دەبلایە بڕۆ بە ئاسانی بۆچی هەم تەریقێکیتەوە هەم ئەیشکێنیتەوە هەم احتیمالی هەیە بۆ بۆنیتەوە خۆی بکێشە بە شۆستەیەەکە. یعنی گلیم زۆر لە پیاوەکانێ بڕوا بکە ئافرەت زۆر یارمەتیمەیە. هەنێ جار بۆ پارکینگ بڕوا بکە نەمتوانیوە ئەو کاتە کە سیارەکەم تازە گرتووە دەستمەوە ئافرەت داوەزی یارمەتیام بۆ نمونە ئەمە بکە ئەوە بکە. پیاوەکان هیچ یارمەتی ئافرەت نایان زۆر بەداخەوە. یعنی پیاوێکم نەبینی بڵێم ئەم پیاوە یارمەتیام هەر ئیشارەتێکە بڵێ فەرموو بڕۆ. ئێستا کێشەکەی من ئەوەی ئەمێ ئەم سیارەیەم ئێستا حالیەن کاوەندێکەکە هەر هەمویان ناسن ڕاستی هەنگاوێکی زۆر قورسە بۆ من ئەمێ بیکەم بە تەکسی. من دایکم هاوکارمە ئەڵێ بڕۆ بیکە مناڵەکانیشم خۆفامی ئەویان نییە بڵێم یارمەتیمە بڵێ دایکە بڕۆ ئەوە بکە نا بەس بۆ بژێوی ژیانی خۆم مەجبورم ئەوە بکەم چونکە من بە ڕۆژەکە کافی نییە بچم پارە پێیاکەم ئەمێ هەنگاو بنێم شەو زوو مناڵەکەم خێنم بڕۆم ئیشکەم لە بەدەم خەسخانەکانە بۆسم ئافرەت هەیە نەخۆشە لە خەسخانەی دەرەوە ڕا کەسکاری لەگەڵ نییە ئەتوانم من بیگەێنم تا ماڵەوەی